بسم الله الرحمن الرحیم. بەڕێزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، ئەم کاتتان باش. جارێکی تر مژدە موچە دوای ماوەیەکی زۆر پەیداپەوە، بەڵام ئەو جارەش هەر بە پسڕی و بە 15-14 ڕۆژ جارێک دیارە موچەکە دابش دەکەن. یعنی عەجایب لەوەیە، سەیر لەوەیە کە دەبینی بۆچی ئەگەر پارە هەیە بۆ دابش ناکرێ، ئەگەر نییە بۆ ڕاستی و حەقیقەتەکە بۆ خەڵک باز ناکەن، بۆ بەیان ناکەن. باشە کە پارە هاتووە بۆ ناتوانن بە ڕۆژێک و بە دوان دابەشیکەن، بۆ دەتوانن بە 15 ڕۆژ دابەشیکەن. یعنی بەڕاستی ئەمانە هەمووی پرسیارە و خەڵک دەپرسێ بۆچی حکوومەتی هەرێم موچە بە سستی دابش دەکا، لەبەرچی؟ یعنی ئەگەر وا بڕوە بەو پێی کە ئێستا ئێمە دەیبینین، بەو شێوەیە کە ئێستا موچەی مانجی حەوت بدرێ، کەواتە ئەی چارەنووسی مانجی 10 و 11 و 12 چی بەسەردێ؟ با بڵێن تا سەری ساڵ هەردوو موچە دەدرێ، مانجی 8 دەدرێ. ئەی چارەنووسی 10 و 11 و 12 چی بەسەردێ؟ تاکەی ئەو خەڵکە چاوەڕوان بێ، تاکەی خێزانەکان لێک هەڵۆشێنەوە، تاکەی دوکاندارەکان چاوەڕوان بن و قەرزارەکان چاوەڕوان بن و تاکەی کۆمەڵێک پرۆژەی خەڵک بوەستێ، بەڵام پرۆژەی دەسەڵاتدارانیش هەر بەردەوام بێ و مەشروعەکانی ئەوان هەر لە گەرموگوڕی دابێ، بازرگانی ئەوان هەر لە گەرموگوڕی دابێ، خەڵکیش بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ دەکەوێتە معاناتێکی تازە و هەروەها بارودۆخی گوزەرانی خەڵک تادێ بەرەو خراپی دەڕوە. یعنی بڕیار بووکە بۆ مانگەکانی 10 و 11 و 12 700 ملیار بێ و 250 ملیار هاتووە و هەروەها ئەوەی کە ئێستا کەش دەگوزەرێ خەڵک هیچی لێ دیار نییە، نازانێ ئاخۆ ئەم بارودۆخە بەرەو چێ دەڕوە. سەیرە ئێتۆ لە 25 نۆ موچەی مانجی حەوت وەربگری، پاشە دوای 50-60 ڕۆژ جاموچەیەک بێ موچەکەش بە 15 ڕۆژ دابش بکرێ. باشە ئەی ئەو چەند مانگەی ڕابردوو ئەو هەموو داهاتی ناوخۆیە لەکوێ بووە؟ چی بەسەر هات؟ کاک محەممەد لە هەولێر. بەڵێ کاک محەممەد. بەڵێ کاک محەممەد. کاک محەممەد کاکە دەنج کاک محەممەد ناگاتە لام. کاک محەممەد. ئەلو. بەڵێ کاک محەممەد. ئەلو. بەڵێ. ئەلو. کاک محەممەد فەرموو. کاک محەممەد. بەڕێزان دەنج کاک محەممەد ناگاتە لای من. کاک ئەیاد بەڵێ فەرموو. کاک محەممەد داوای لێبرن دەکەم. کاک ئەیاد لە هەولێر. بەڵێ کاک ئەیاد. کاک ئەیاد. کاک ئەیاد بەڵێ فەرموو. بەڵێ کاک ئەیاد. بۆچی دەنگ ناگاتە لام؟ بەڵێ باش مامۆستا. باشی بە قوربان ئەحواڵ باشە؟ سپاس دەکەم مامۆستا، دەست خۆشی لێ دەکەم. زۆر سپاس. کاک ئەیاد. بەڵێ کاک بۆچی نەکەوە لەسەر ئەم بابەتە؟ ئەگەر دەنگی تۆزێک نزم. بەڵێ یعنی سەیرە بەیانیان سەیری شەقامەکان دەکەی، خەڵک وەکو مەڕ ملی ڕێگرتووە، یعنی ڕێگانی بڕۆی لەبەر ئۆتۆمبیل خەڵک لە جمعە و شەموان دەچێتە سڕەی بەنزین، پێ سەعات 4 سەعات لە سڕەی بەنزین دەبێت پێ جمعە و شەموان جا ئوتڵێ و لە ماڵە. بەڵێ دادەنیشێت یەکشەم و دووشەم و سێشەم و چوارشەم و پێشەم بەکو مەڕ ملی ڕێ دەگەێتی جواب دەکا. احتراما کاک لە بەردەم بارەکەەکانی خۆتان هەموو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە شەقامەکان دابخەن، لە کاکە وەکو ناڕەزایەتی وەکو کاکە ئۆپۆزیسیۆنێنی وڵاتانە لە فەڕەنسا لە ئەڵمانیا نازان لەکوێ وەکو ئۆپۆزیسیۆن وەکو هاوڵاتێکی ئاحتیاطی سەیری لە ڕوانگەی دیدیم لە دیدی منەوە لۆ سێ مانگە چوار مانگە متدارەش دەکراوە لایەنەکانی وەکو یەک سەرکردەوە خۆشیە قسە ناکە. عیبێ ئەمە عیبێ زانین چۆنە کاگەیات سەرکردەوە خۆشیە فزل لێوە ناوێت
ئەی دەنگ دەکات ئەی بەجواب لەسەر خەڵکی فەقیر و هەژار بەیانەکانی ئۆپۆزیسیۆن هەرچەند حکومەت یاریێنی کوردستان بەرپرسیارە بەیانەکانی ئۆپۆزیسیۆن سەردەم سەرکردەکانیان ئەوەندەی حکومەتی دەسەڵاتدار بەرپرسیارە دووشی ئەمانە نایەن بەرەکاتە سەرکردە دەکات ئێوە 32 ساڵە نزیک دەکەن وەر لە ئێستا دەکەن بە شیرفانتانە ئەوە لە 32 ساڵە بردووتانە با دوو مانگ شقەکان ڕابوەستن وەرە فشار بکەن وەرن داوام بکەم لە خەڵک نەست بە دەوام وەرنە بەڵێ زۆر سوپاس کاک ئەرجان هەشتێک دات 4 مانگارێک متەوەدا 10 مانگارێک متەوەدا کەس نییە ڕێگری دەکات کەس بڵێ بۆ بەڵێ کان وەکو مەڕدایان بۆ دەکەن یانەکانی ئۆپۆزیسیۆن خەوتون کەس نییە بەجوابێت دەستان خۆش بەسپاس دەکەن زۆر سوپاس خەڵک مەڕ نییە لایەن ئۆپۆزیسیۆنەکانیش قسەیان کردووە و قسەش دەکەن بەڵێ کاک محەممەد بەڵێ کاک محەممەد کاک محەممەد بەڵێ کاک محەممەد گیان فەرموو کاکە وبرایە گوێی لە من نییە مش گوێم لەو نییە بەڵێ 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 بە قوربان قسە بکە گیانەکەم کاکە بڵێ قسە بکە بە قوربان بەڵێ چێمان لەگەڵە با بفەرمێ پەیوەندێکمان لەگەڵە با بفەرمێ بەڵێ بەڕاستی ئەنی خەڵک دەپرسێ نەحەقیشی نییە خەڵک کە بپرسێ گلەی خۆی بکە بۆچی کاتێک کە بڕیار دەدرێ موچە بێ موچە دابەش بکرێ لە ماوەی 15 ڕۆژ لە ماوەی 20 ڕۆژ لە ماوەی 10 ڕۆژ لە ماوەی 13 ڕۆژ ئەو پارەیە دابەش دەکرێت خۆ زۆر چاک دەتوانن بە ماوەی 24 سعات دابەشیکەن کاک سیڤەر لە سلێمانی بەڵێ کاک سیڤەر بەڵێ بە قوربان ئەلو کاک سیڤەر بەڵێ برا قسە بکە بە قوربان ئەلو بەڵێ کاک ئەحمەد لە هەولێر کاک ئەحمەد بەڵێ کاک ئەحمەد کاک ئەو بە ڕێزانە گویانە دەنج من نابێ نازانم دەنجیان نابێ وعليكم السلام ورحمة الله كاك أحمد فرمو الو بەڵێ کاک ئەحمەد قسە بکە بە قوربان الو کاکە قسە بکە بە قوربان کاک ئەحمەد زۆر سپاس کاک ئەحمەد فەرموو سپاس بۆ بەڕێزت بەڵێ کاک ئەحمەد ئەگەرەوە بەڕێزانە و پەیوەندیانە چاکەن بەداوای لێبردنەوە لەو خەڵکە بەڕێزەی کە پەیوەندی دەکا و دەنجیان ناگاتە لای من و دەنجی من ناگاتە لای ئەوان بەڵێ کاک ئەحمەد فەرموو قسە بکە بە قوربان کاک سیڤەر فەرموو بە قوربان قسە بکە چاوەکەم کاک سیڤەر الو ئەلو لای خواتان دەبێت کاک سیڤەر بەڕێزم ئەگەر کاتم بۆ درێژ پێیتوانێ هەرچەنە دەنگی بەڕێز ناگاتە من ئەگەر کاتم بۆ درێژ پێیتوانێت بتوانم قسەکانم بکەم مەمنونە کاکە گیان فەرموو بە قوربان بەڵێ سێریکە خۆی گەورە لە قورئان فەرمێت من یارمەتی گەلی ستەمکار نادەم و هەروەها پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئەفەرمێت خوا گەلی زاڵم حاکمی زاڵمی بۆ نێرێ دەسەڵاتداری زاڵمی بۆ نێرێ ئەو خەڵکە زۆرینەی ڕەهای داوێن پیستە درۆزنە
خیانەتکارە خراپە ناشکورە زۆربەی ڕەهای خراپە یعنی ئێمە شانی ئەو دەسەڵاتدار و حکوومەتەی خۆمانەی هەڵە خۆی گەورە باسی گەلی ستەمکارەکە نەک گەلی ناموسڵمان یابان وڵاتێکە ئەویشان غێر موسڵمانە بەڵام هەردوو لایەن خۆشگوزران خەڵکەکەی لەبەر ستەمکار نین ئێستش باوەڕێن بە سەحر و جادو شت بێ ئێستش باوەڕێن بە ئۆپۆزیسیۆنی ساختەی وەکو شافار و نەوەی نوێ بێ لەسەر بە دەسپاس خۆت لەگەڵ بەڵ کاک خالید لەکوێ کاک ئارێز لە هەڵەبجەی شەهید بەڵێ فەرموو بەڵێ کاک ئارێز کاک ئارێز بە هەر حاڵ ئەتا پەیوەندەکان چا دەکەن پەیوەندەکان چاکەم بەڕێزانەوە پەیوەندیانە ناگاتە لای من ئێمە ئێستا لە مانجی نوێین یعنی نزیک دەبینەوە لە مانجی دا ئەوەی کە سەیر و ئەوەی کە جێگای سەرسوڕمانە کاکدارا لە عربەت ئەوەی کە جێگای سەرسوڕمانە ئەوەیە کە تا ئێستای لەگەڵدا بێ موچەی مانجی حەوت دابەش نەکراوە. کاک ئەنوەرگیان سەلام عەلەیکوم. وعەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاه. بەڵێ کاکدارە. کاکدارە گە دەنج تەلەڤیزیۆنەکەت هەڵبرای باوکی من لە لای مازەکەم لەگەڵ تیمەکەی لەگەڵم دوانی پێشکەش دەکرد قسەیەکی ئەڵێ هەم زیارەت هەم تیجارەت قورآنە تۆ ناڵی هیچیان باسکەی قرچە خرچ و کردە ناکرێ دەی سڵاو ڕێزمێ خوا حافیزێ بێ خوارد لەگەڵ کاکدارە جان خوارد لەگەڵ بە قوربان ئەوەی کە ئەگەر پەیوەندی بپسڕێیان بەڵێ کاکدارە تەواو کۆتایی پێهێنا بەڵێ سیر لەوەدایە کە ینی تۆ لە مانجی نۆبی نزیک بیەوە لە مانجی دا تا ئێستای لەگەڵ دابێ ئێمە موچەی مانجی حەوت ماوەرنەگرتووە تا ئێستا خەڵک لە چاوەڕوانیدایە بەڕاستی ئەوەی کە دەگوزەرێ لەم هەرێمە جێگای سەرسوڕمانە حکوومەتێک خاوەنی داهاتێکی زۆری ناوخۆ خاوەنی خەڵکێکی زۆری ملیۆنێر و ملیاردێر کەچی بە دوو مانگ و شتێک ئەوجا موچەیەک دێ ئەو موچێش ئەوە نییە بە چەند ڕۆژێک دابش بکرێ بە 15 ڕۆژ دابش دەکرێ و خەڵکی هەر لە چاوەڕوانیدایە و گرفتی زۆری خێزانی دروست بووە گرفتی زۆری کۆمەڵایەتی دروست بووە گرفتی زۆری تیجاری و بازرگانی دروست بووە و بەڕاستی گرفت و کێشەی زۆر دروست بووە لە نێوان خاوەن ماڵ و کرێچی لە نێوان چۆن دەڵێ دوکاندار و کڕیار لەبەر ئەوەی کە بەڕاستی خەڵکێکی زۆر تەنها و تەنها ئاعتمادی لەسەر موچەیە کاتێکیش کە موچە نەبێ ئەی چی بکە دەبێ بچێ بۆی قەرزکە قەرزیش دانەوەی دەوێ هەمووی بە مەوعیدە و هەمووی بە کات و ساتە کات و ساتیش کە تێپەڕێ خاوەن قەرز داوای قەرزی خۆی دەکاتەوە کابرای موچە خۆریش پارەی نییە ینی بەڕاستی بەداخەوە دەڵێم بەداخەوە ینی جاباسی زۆرشت دەکرێ کە خەڵکێکی زۆر بندیوارە خەڵکێکی زۆری ئەولا لێرە موچە وەردەگرێ تەنانەت بەداخەوە ینی هەندێک شتمان گوێ لێ دەبێ ینی جێگای سەرسوڕمانە بۆچی وابێ بۆچی دەبێ خەڵکانێک چەند موچەیەک وەربگرن و خەڵکانێکیش موچەیەکیان نەبێ یاخود موچەیەک بە چەند مانجێک وەربگرن کاک سەمەد لە تەچیە بەڵێ کاک سەمەد بەڵێ فەرموو کاک سەمەد بەڕێزان پەیوەندەکان ناگەنە لای من. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. الو. بەڵێ کاک سەمەد بەڵێ فەرموو. الو. کاک سەمەد جیان قسە بکە بە قوربان.
کاغەمەڕ شوێنی باشی زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش باشی حواڵ باشە کاک سەمەد قسە بکە بە قوربان پارە نییە بۆیە حکومت بەسیستی موچە دابەش چۆن ئەم تۆ بەم ئێوارەیە سەرروکان بگرم سەرودڵی ئێمە دەگری کاک لەم پێشەوە ئەو سەرۆکی سەردانی بەغدای کرد بەڕاستەکەی دەستان خۆش بێت بە پەرلەمانتاران دوازی ئەو پیاوە بەڕێزەوانێ دەستان خۆش بێت بەڕاستی ئەو پیاوە بەڕێزەوانێ و دەستان خۆش بێت دەست خۆش کاک سەمەج کاک حەمەڕەشید بەڵێ کاک حەمەڕەشید بەڵێ بە قوربان کاک حەمەڕەشید ئەلۆ بەڵێ بە قوربان ئەو کاتت باش ئەو کاتت باش ئەو کاتت باش ئەو کاتت باش بە قوربان چۆنیە حواڵت چۆنە باشی کاک ئەو کاتت باش باش کاک حەمەڕەشید فەرموو قسە بکە بە قوربان تشکر دەکەم جەناب چۆنی هەموو لایەکان باشن زۆر سپاس بۆ بەڕێزت ئێوە چۆنن باشن ئێستا پرامم دەگەێنم گوێ بگرە من زۆر باش دەزانم ئەو کارەکەی چییە من پرسیان لە تۆ ناکەم لەبەرەوەی جوابدانەوە نابێ بەس لە حیزبانی و ئۆپۆزیسیۆن دێ قسە بکەن توخوارویان دێ قسە بکەن نەیانتوانی بەرەیەکی دروستکەن بەرەیەکی تۆکما میلەتیان لە پشت بێت ئێستا ببنە فشار بەسەر ئەوە حکومڕانی خۆی پیادە دەکا بەڵام چۆن دەبێ ناویان لە خۆیان ناوە حیزبی ئەوا دەڵێ برای بەڕێزم سوێنیە داخەکەم چوار کە ناتوانی بەرەیەکی پێک بێنن زۆر شاریش لەسەر دەسەڵات دەکا کاکە دەسەڵات ئەوە گلەی لێ ناکەم بەس گلەیم لە ئۆپۆزیسیۆنە ڕێزم بۆ تۆ گلەیم لەسەر پێک بەرامبەریان دانیش با قسەم پێگوتبان والله گوناحبارن برانی ئیسلامی بەرەیەکتان لەبێ لەبەر چی کاک حەمەڕەشید جان هەر لەو چەند ڕۆژە ئەگەر قسەکردن بەیاننامە بۆ دەبێت شار لە دەسەڵات نەکەی کاک حەمەڕەشید جان فشار کراوە و قسە کراوە و بەیاننامە دەرکراوە و هەمووی لەو دوو ڕۆژە دوا داواکاری کۆمەڵ بۆ ئەوەیە کە حکوومەت کاری جدی بکە ئاور لە خەڵک بداتەوە موچە دابەش بکە واز بێنێ لەم پاوەخوازی نەزان لەگەڵت قسەی ناکە سیاسیم نەکراوە هیچ نەکراوە بەتەنایی نییە بەڵێ باشە کاک حەمەڕەشید جان دەستەکانت خۆش زۆر سوپاس بە قوربان بەڵێ بەڕێزان ناوبڕێک و دەگەڕێن وڵاتە دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان گەڕامەوە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ تەواوکردنی بەرنامەی دوانگەی خەڵکە لە خزمەت ئێوە بەڕێز و خۆشەویست داین باز لەوە دەکەن کە ئاخۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی ئەوەندە سستە لە دابەشکردنی موچە مام جەوهەر لە کۆیە با بفەرمێ بەڵێ مام جەوهەر سڵاو مام جەوهەر مام جەوهەر گوێی لە دەنجی من نییە بەڵێ مام جەوهەر ئەلۆ مەرحەبا مەرحەبا بە قوربان چۆنی ئەلو
ئەوە دوو بنەماڵەیە بەکەی بخوان کە عەدالەت ئەڵێ خەوتێ لە برسە لە ترسا خەوتێ لە ترسا حرام بخۆن نەماڵێ ئەوانە هەمووی مالە سەبرێسمەیە بەرامبەر سەودای مراپەر منەتیان بە میلەت نەمایە ئەو دوو بنەماڵن لەوان وابی کوردە ئانێ میلەت دەکەن باشکرا لەمەلای من سێفتەوە هەموو خەشی دوانێ کە وەرە سەردادێ وەرە کاتمەلە عەلی لۆلایە سەردادێ وەرە لەتونەکەن با دەرگای حزبەکەی قەپاتکە ئەگەر شوعی درێ ناکەم بابێنە سەرخەت هەر منەتیان بە میلەت نەما ئەخلاق هەیان لەوان سەخیمتر و بێوەفاترە ئەو ئەمریکا ئەو سەونە ڕاگرتە لەسەر میلەت جیانێ نە میلەت بە شەیان برسینیە لۆ مەکەن پرسەتی ڕەفتار مەکەن دەست بە بەردار گوێتان نەکرد هەر کردتان هەر خیانەت بۆ ڕەفتارتان کوانی ئێوە دڵسۆزن سەرکردەی گەل و هۆزن زێردە و ڕێگرن دەست بە کوردان خەترن پیاوی دوژمنن هەمیشە خیانەتتان کردووە بە پیشە ئەم سامانە ئەو سامانەی هەتانە ماڵی کوردە بزانە لە وڵاتان کەوتبوون لە برسانە خەوتبوون ئێستا کە ملیاردێرن وا کوردیش هەڵدەدێرن بەڵام لەخوا بەزیاد بێ لەم خاکە جێتان نابێ بوونە پەندی پێشینان هەر ڕشواییە بۆتان بەخوا کورد ئێوەی ناوێ لە قەبریشا پێی ناوێ بۆ خۆشتان چاک دەزانن کە کۆی لێی دوژمنانن بەر نەعلەتی خواکەون ئینشاڵڵا زوو دەکەون لە حەبەتیا کە دەبێت ڕۆژ ئەومان دەبێتە ئەبی قاسەکەی عەزەز ئیبراهیمی کە حەبەن و نیوە شێبەتە دەبی ئەوی بشێنێنێتی ئەوی ماڵی کوردە بەندا قاسە وایە لێە وەرن درسی میلەت ڕاوەست درسی ئەمریکای ڕاوەستە ڕەستی جۆبایدینی بستێنن ئاڵای ئەمریکای بستێنن دوایە ئەوان بێ یا کوردستان بەدێ دێنن یان داوا لە حکومەتی عێراق با بێتەوە تەواو حکم بەڵێ کاک پۆڵا لە هەولێرمان زەوەر دەستخۆش زۆر سوپاس بەڵێ کاک پۆڵا ئەلو بەڵێ گیان سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکان لە کارمەندەکان سڵاوی خوا لە بەڕێز بە قوربان زۆر سوپاس دەنگی شت نییە کاکەنوەر دەنگ قسە بکە بە قوربان من گوێم لێتە قسە بکە هەموو هاوچێشەکان ڕوونبوونەوە کاک ئەنوەری بەڕێز خوا ڕێگان بدا هەموو هاوچێشە بەڵێ هەموو هاوچێشەکان ڕوون بوونەوە شتێک نییە بە ناوی دەسەڵات لە کوردستان خەمخۆر بێ دڵسۆز بێ شکستی هێنا هەرەسی هێنا شتێک بە نییە بە ناوی ئۆپۆزیسیۆن بۆ چونکە ئەوانەی سەرکردەی ئۆپۆزیسیۆنن ئێستا ڕۆژە ڕەشەکەیە ڕۆژی ئەوەیە کە ئەوانەی ملکەت بوونە لە بەغدا 84 پەرلەمانتارەکە بەسەر کۆماسەوە بە جێگری پەرلەمانی عێراقەوە ئەوانە تازە دەکەن ملکەتن ڕێی خاک نیشتیمان نەتەوە نین کەواتە دابەسیون تەسلیم بوون بەڵام ئۆپۆزیسیۆنەکان وەگلەیشم ڕاستەوخۆ لەوانەیە ئەوانی ئەندامی ئەنجومەنی مەجلیسی حکوم بوون یەم لێ ڕاگرن سیاسەکان ئەوانی ئەندام پەرلەمان بوون لە بەغدا دەزانم لەوە دەترسن بتنگری ترسن موتەکەتان ببڵێ ناوتان لە لامە یەک لە 2003 متابعەتان دەکەم آخر بەیاننامەی چی حاڵی چی یەک ناوتان بڵێم موچەی چەند وەردەگرن بەرەو حزبە ئۆپۆزیسیۆنەکان ئەگەر ئیسلامین بە پێوەری ئیسلامی خوا قبولی ناکە ئەگەر باوەڕتان بە شەرع هەیە شەرع قبولی ناکە ئەگەر باوەڕتان بە یاسا هەیە بە پێی ئەو بڕیارەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لە 2008 دەری کردووە برسیکردن تاوانە سیاسەتی برسیکردن هیچ جیاوازیەتی نییە لەگەڵ سیاسەتی لە ناوبردن من دڵنیام ئەو 64 پەرلەمانتارەی لە بەغدانە کوردەکان لەگەڵ کیمیایی هەبایە هیچی سەودیان بۆیان پێ دەکرد دەیان بوون موچەکەمان مەبڕەتی لە کوردەکەی لێکە ئاخرکەی پێوەتی بەڵام کاک پۆڵا گیان کاک پۆڵا ما تۆزی ینی واقعیانە قسە بکەین تۆزە ینی چۆن دەڵێ حەماسەتێک نەمانگرێ تەڕ وشک بەیەکەوە بسووتێنین خراپ و باش بەیەکەوە سیرکەین ینی بە ویژدانەوە سیرکەین ئایا هەموو پەرلەمانتارەکانی کە لە بەغدان کوردن هەموو وەکو یەکوان سیرکە کاک بۆڵا قسەی ناخوا بابەتێکە بەڵام مووقیفی باشیان هەبووە مووقی هەندێکیان بڵێ کە دەنجیراخوا بێتەوە سەربەرزیە بێتەوە گوڵاڵە کە گوڵاڵ
يكر ولا تليك كاكنور آخر دي فرموا كسيك كجويلي نجي هيك بهاينيا كسيك قصين الروا هيك بهاينيا لبي بيته وسر بزانة بليه لا تركزن كاكا ديني محمد بعد كنا خوشا تورا توزينوه بكتوزينوه بعد شش ما نجيتر طبعا موسنان إذا حال مجاد نيزدكريه بزانة كارسال ناو ملة ترود زابو استكارسات روينه دا وبو استا خلق وضع خراب نيه انا عمري كان ملتي كنت بيدن بون بس لو ده ترسل لا انا بدا خوسير بو بس ريكاي هو عبد بلي ريكاي وات اوا لا فروكه دا بس ده تدا جاي فدرالي بس هو عبد كدوا لا بي روزي مردا روزي حولو همتا نقبت في السوداني قلي طولا موسى كم دبري او تنصالا موسى مي عندي انزمني حكم بوم العراق عندي بس ثاني كاكا روجي اوانا ما كاك بولا دستكان خوش كاتم زور پیدا كاك سامي دسم سمال زور سپاس كاك بولا جان كاك سامي بلا فرمو كاك سامي بلا فرمو قطع ابو كاك سامي خلق حقي خويتي قليبك خلق حقي خويتي دنگ برسكاتوا حق خويتي براستي داوي ما في خوي بك بلام كارسات لوي كبوتشي جويلي ناجيري او د الصلاه بخويني او خلقها هاتو تسرد الصلاه بدنجي او خلقها هاتو تسرد الصلاه ببرغري او خلقها هاتو تسرد الصلاه بلام دبينين اويك استا هيڅ حسابي وناكري خلقها اويك هيڅ نكردو بو كردستان كاك جمال بازيان بالي فرم كاك جمال السلام عليكم. السلام ورحمة الله وقربان شلوني أحوال باشا؟ دستگان ما سكم سلام. استغفر الله سپاس دكم بقربان دست خوش به. وافق إن شاء الله دست خوشی برنامه‌تان لیکم. سپاس ببرزت. بهیوای سلامتی بو هم لای شما. بو هم لای يا أخوي وشر سلامت من سپاس بقربان. بله. سلامت يا. بله كاك. ما مرجع من أيام بو يكشت. بله. بونا من الساعة حكومة هريم كردستان بتمار ركبنگی بتاواتی بکن نصر همو دهاتگانی هریم گلستان و رکبتی کی برانه و آشتیانه بکن بیکوا باوکتاری آنها لصر ام دهاتانه دوا و انشالله وضعک باشه به خواه گوره إن شاء الله يا أخوة باش به. انشالله خواه کریم انشالله و دوست خواه گوره ام بزعنا بسرات بسکا خواه گوره هر کات انسان روی لا کشتو برین و خرابکاری و گناه و تاوان بو خواه گوره افرمه خیر رجاء اترس برکت نوم اتقوشیونه نامنه اما امانه من همو بسر هاتوه اميدنا ان شاء الله بونا من حكومة هرمي خمان ومالا الشتاء بدرسي ونما وكنا وتفروشت النار يجي الله تقنار بتابدي خطا اولاد عني تلك النار وكو امريكا يشتك ما بدرس ونما ويما هرمي قلوستان كبدرسي خمان بيفروشين والله إصلاء إراكش كأمطارانا النانيري وحكومة هرمي قلوستان يبان سيستيما عاشدا وكارك اويا بريكوتنيكي تاواتي ما انا به وكتاب كان كمعاشي خلق شونه وجاني خلق تشيرت اوصى ان شاء الله مش بله ان شاء الله اگر اسا كم كوري هيا كما هذا وكاركان او كي انا هري كردستان هيڅ ما مدرسونه معه بله وكاركا اگر ما ولام ان شاء الله امید مو دوان لي كم العراق شو لارم كردستان شو لحمو لايك بهمو لا انا كان ان شاء الله فكوتكي واب كان مجاوتوما معاش وجاني خلق دابين كان لا حق وحساب وفارقوا لي أمولاته دواء شيء ما يوقف بداخل مجزاري كان أو خلق ودرجة الدنيا إن شاء الله هم هرمرين بله دستكانت خوش ما وصل زور سپاس بقربان دستكانت خوش زور سپاس كاك آريس بله فرمو زور سپاس ما وصل كاك آريس ده حلب زبالة فرمو بله كاك آريس السلام عليكم وعليكم السلام ورحمة الله كاك آريس شوني كاك آريس كاغارز قسبك بقربان الصلاة على النبي صلاة لبرز بقربان كاغارز لهلب زي تازي لهلب زي شهيدي الله يصوت عنا يا ناتان تتو قسبك بقربان من جملتها قسبك فهم كابرام صلاة على النبي صلاة بقربان بله عادة خوشي برنامج تان لي كم أول راسي به أم حكمتا أو بوستي صالة نحكم راني بتعبتي لم حش صالح أو سلمان بو همو كل كأم حكمتا تنها لهمو بودا بله لهمو
کەرتەکان شکستی هێناوە یعنی ئەم حکوومەتە لە مۆضوعی سیاسەتی دەرەوەی شکستێکی تەواوی هێناوە هەر ئەوەی ماوە کام حکوومەتە بڵێ ئێمە تەواو هەموو شتێکمان تەسلیم کردووە بەڵام وا بڵێ ڕاشکاوانە بڵێ بە میلەت ئێمە شکستمان هێناوە ئێمە شکست خواردوین داوای لەبوردن ئەمە هەر وڵاتیش کە وایە هەر حکومڕانیشی کە وایە داوای لەبوردنیشی لە میلەتەکە ئەکردووە میلەتیشی ئەویت فەرمونون چێتان ببات لە ماوە ڕاستی پێت ئەڵێم لە کەسی پەروەردە ئەوە فەرم و پەروەردەی هەر ئێمە یعنی وەک مامۆستایەک یاوێتی لە پەروەردە هەمووی کردو بە نەخوێندەوار ئێمە کە لەمان لایە بۆ نمونە کەسی کاری 8 ساڵە لەما مەسابەت چه حەزێکەوە ئێمە خوێندن تەواو بکەین لە وڵاتەیە یعنی تۆ ئەدینی دەستەبەی بۆ کەردی تەندروستی دەبێت ڕۆژانە خەڵک بۆ خاتەکە بۆهۆی بایکۆتکردنەوە لەم لاو قوتابخانەکان یعنی ئەمان سێنەکەی بەڵام بۆ کەرتیکە بۆ ئەو کەرتێکە خۆیان ئەیانەوێت بمێننەوە بۆ نمونە کەرتی سەربازی ڕۆژانە خەڵک تاعینە بێ خەڵکیان ئەوێت ئەوانە چونکە خۆیان ئەیانەوێت ینی ئەم پارەی ئەم وڵاتی ئێمە لە 1965 داهاتی وڵاتە بۆچی ئەوێ بۆ کەرتی بۆ نمو بۆ سەربازی بەڵام کە ئێمەی مامۆستا ئەو لەبەرکردنەوە نەماوە ڕۆژانە ئەبیسین مانگانە ئەبیسین ئەوەنە هەزار سیر ئەەکەی سەرباز ئەوەنە فڵانە شوێن ئەوانی کە خۆیان مەبەستیانە لە سەربازی لەو دەسەڵاتە یانێ دەستخەنە دیدی ینی لەبەرکردنەوەیە دەستەکانت خۆش کاک ئارەزجان ئەمانە تەنها کەوتون هەر ئەویان ماوە بڵێن میلەتێکی تۆزە بە غیرەتیان ئەوێ لێت ناشاردەوە میلەتەیش بەخوا وەکو مێگەنی لێ هاتوو هەموو سەری کەس کردووە زۆر سپاس کاک ئارێز دەستەکانت خۆش زۆر سپاس کاک هەنگاو لە چۆمان کاک هەنگاو سڵاو دێبم کاتت باش بە قوربان السلام عليكم وعليكم السلام ورحمة الله ڕاوڕێژم بۆ جەنابت و هەموو کارمەندان و ژنەران زۆر سپاس لە جیاتی تەواوی کارمەندان زۆر سپاس بە قوربان بەناوی هەموو بۆ کەناڵی پێیان زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ بەڵێ بەڕێز فەتەکان تەلەفۆنم کرد بەڵام لەو سیورەی شەبەکەی لەنە نەما نییە شەبەکەکە قەتع کراوەی هێن دەتوانین بە خەتێک تر بتوانم پەیوەندی بکەمەوە بە جەنابتان بەڵێ فەرموو سڵاو ڕێزم بۆ جەنابتان سڵاو بە قوربان دەستەکانت خۆش بێ فەرموو لەسەر موسەیە بەڵێ موسا ئەوە هەر ئەو ساڵیە 10 ساڵە ئەوە بەزمی موسەیە قەپاشەکەوت و بە نەدان ئەوە نەیانداوە بەڵام پێم وایە ئەو موسانەش هەموو ڕۆیشتن تۆ پشتی سێ هەموو ڕۆی ئەوە لێرەوەش سێ مانگە وەڵا ماڵ هەیە نیە چایەکی لە کولێرەی بخوا هەژاری داهاتیش لە هەرێمی کوردستان هەیە داهات زۆرە خاڵە سوورەکان گومرگەکان بازەکان ڕسوماتەکان ئاو کارەبا ئەوە ئاسکرا ناکەن بەڕسمی ئایا چەندە بۆ خۆیان دەڵێت 320 میلیارد بەڵام وانە با سندوقێکی دەستی دابن برێ سندوقەت لە ڕێی کەسانی دەستپاکەوە کەسانی خواناف کەسانی لە خواترێ خاوەن ریزدان خەڵک و نیشتیمانیان خۆک بێت کوردستانیان خۆک دابدرێت سندوقەت ئەو جا بەدەر دەکەوی بەڵێ بەڵێ کاک هەنگاوجان دەستەکانت خۆش ڕۆکینی من ڕەنگە بگاتە 700 میلیارد بەڵێ دەستەکانت خۆش زۆر سپاس وڵا پێم وایە داهاتی کوردستان 4000 بەشی کوردستان دەکەن نەک جارێک بەڵام بەداخەوە کاک والی لە هەڵەبجەی تازە زۆر سپاس کاک هەنگاو زۆر سپاس بە قوربان کاک والی فەرموو بە قوربان کاک والی بەڵێ وەڵا بەداخەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەگوزارێ زۆر سەیرە ئەنی نیوەی داهاتی کوردستان ئەوەی کە ئاشکرا دەکرێت ئەو نیوەیە هەمووی بۆ سلکی سەربازی و ئەمنی دەڕوە ئەوەی تریش کە زۆر زۆر گرنگە ئەنی پەرەی پێ بدرێ و گرنگی پێ بدرێ بەداخەوە بەعکسەوە ئیهمال کراوە یعنی سیرتان من سیرم بە شتێک دێ قوتابی پۆلی چواری بنەڕەتی نەزانی ناوی خۆی بنووسێ چۆن گەیشتە پۆلی چوار چۆن کردتان بە چوار ئەخ کاک ڕابەر لە چەمچەماڵ
بەڵێ کاگرابەر بەڵێ بە قوربان بەڵێ کاگرابەر ئەم کاتت باش بە قوربان سوپاس بۆ بەڕێز کاگرابەرجان سوپاس بە قوربان زۆر دەستخۆشیان بەرنامەیەک دێتم براتم وڵی ئەمانە مودە هەیە لە وڵاتەیە بەڕێز بەڵام بەو خوایە بەدەستی خاص کۆمەڵێک مافیا دروست بووە لەم وڵاتەیە کۆمەڵێک زیبێدە دروست بووە لەم وڵاتەیە ئەم موچەیە بەهەدەرە درێت ئەجلا داهاتی خاڵق سنوورەتان داهاتی گومرێت داهاتی نەو تەوزیع بکرێت بەسەر ئەم خەڵکەیە ئەم خەڵکە ژیانی ئەتێتە ژیانێکی ترەوە ئاقو دبن بەڵام ئێمەی کورد حەز دڵدا مەدرەنی ئەم حکومەتە گەندەڵام لەدایک ئەمە تەمەنم 3 ساڵە بڕوای هەبێ نەیانتوانی وەستی خزمەتم بەم هەرێمی کوردستانە بکەن من داواکارم لە بەرکردەکان وەکو کەڕن تاویان هەبێت وەکو خوێرن گوێیان هەبێت هیچیان پێ نەماوە دەسەڵات لە جێدێڵن کۆمەڵێک کەسانی خوانات کەسانی مسلمان کەسانی متەدین هەیە لەم وڵاتەیە کە ئەتوان وڵات بەڕێوەبەر بەڵام ئەمانە توانای ئەویان نەماوە کە وڵات بەڕێوەبەرن بەڵێ دەستەکان خۆش کاگرابەر دزن بە هەموو معنایەک جەردەن دەستەکان خۆش کاک ڕابەر کاک سۆران لە هەولێر بەڵێ فەرموو زۆر سپاس دەکەم بەڵێ کاک سۆران سپاس کاک ڕابەر ئەم کاتت باش بە قوربان هیواندارم میشاڵا سەرکەوتوو بن بەڕاستی کارێکی زۆر جوانە کە ئەوە پێشکەشیەکەن سەرکەوتوو بن ئینشاءالله تەعالا سپاس بۆ بەڕێست بەڕاستی زۆر بەسیستی ئەمیشەکە ئەڕات منی چێکم لەوانەی کە من خۆم تەکسیم بێە باوەڕ کە ئەمڕۆ زەلایەک وتی جزانەکەم لێکەوتووە 11,000 تیا بووە وتی وەڵە لە ماڵەوە هاتمان نەبووە بیرم لێ کردەوە من پارەکەی بەمێ خۆشم بێ پارە هەبوو تەنها ئەوەم توانی من بە بەلاش گەیاندم باوەڕکەن ئێستا حالیەن پارە تەوزیع کرێ ئەو مەعاشە و ئێستا کە سەعات چەندێکە سەعات وات نزیکی 7:30 بۆ 8:00 خەڵک ئامادەیەتیادی باوەڕ خۆی تەبارەک و تەعالا سەرکەوتوو سەر زۆر سپاس کاک سۆران زۆر سپاس بە قوربان زۆر سپاس کاک عومەر بەڵێ فەرموو قسە بکە کاک عومەر سپاس کاک سۆران کاک عومەر بەڵێ فەرموو کاک عومەر ئێوارە باش بە قوربان زۆر سپاس کاک عومەر فەرموو من یەکێ ناگەم معاشی خانشینی باشە لە هەموو وڵاتێکە معاشی خانشینی بەڵێ کاک عومەرجان بۆ ئەوە معاشی خانشینی ئاوادیە نازم معاشی خانشینی بۆ ئاوادیە جا بۆ لە باسی وڵاتان دەکەی ئەوەتە لە عێراقا لەو عێراقا مفلیسەی خۆمان لە کاتی خۆیان هەموو وڵاتێکە خانشین شێش هەموو کەس معاشی دێتێ ئەمە حکومڕانیەمان نازانم 2 ساڵ نازانم حکومڕانی ئاواکیە بەڵێ سوپاس کاک عومەرجان زۆر سوپاس عێراق با بڵێن بەغدا و پارێزگاکانی غەیری هەرێمی کوردستان باوکی محەممەد لە ڕانیە دیارە کەمترین موچەی خانەنشین تەقاعودی 400,000 بەڵام لێرە کابرا 30 ساڵ دەوام دەکا و مۆزەفە و فەرمانبەرە 2000 بە 200-300,000 تەقاعود دەکرێت بەڵێ باوکی ئەحمەد السلام عليكم براكم وعليكم السلام ورحمة الله وبركاته سپاسی جناب دەکەم ئەگەر کاتم والله فەرموو بزانین بە پێی پێویست چکە خەڵکی تری دەسەر هێل تەلەفۆنە بەڵێ باشە براکەی من ئەوەلەن ئەوە حکوومەت نیە ناوی حکوومەتەکەی لێتەوە حکوومەت سنعی هەیە حکوومەت بارگراوندی هەیە حکوومەت موسسات هەیە بەلای ڕاستی کوردستان دابڕۆ بەلای چەپ دابڕۆ بەلای شمال دابڕۆ بەلای جنوب دابڕۆ هیچ وڵات و هەرێمەک نییە فەرمانبەرەکەی نەزانی چ ڕۆژێک و چ دەقە و سعاتێک موچەی هەیە لە هەرێمی کوردستان وەزیری دارایی نازانی ئەو ماگەک هەموو چەدرا مانجی دارێ کەی موچە دەدرێتن راکەی من هۆکارەکەشی تەنها چەند خاڵەکە ئەوەیە حکوومەت بەناو حکوومەتی کاربەرەکەر منەتی کەس نازانیتن منەتی بە کەس نەماوە نە بە خەڵکەکە نە بە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن
کەس یعنی بەڕاستی پێبێن غیرەت و جورئەتی ئەوەی نەماوە بە حکوومەت برێ بەسە بە حکوومەت برێ ستۆپ ڕاوەسە هەمووی حوبی دنیای چوتە ناودری هەمووی خواخواتی وەزعەکە تێکنەتی مستەفددا کاکە موچەخۆر هەیە ئەوانی سەرێ مانجە 5 ملیۆنی وەردەگری بە 5 مانگانیش خلاص نابی خۆی ژنی و دووسێ نەفەرن تەواو خەڵکە قوربەسەری خوارش خانە نشینە 300,000 بە 3 مانگان یا 500,000 بە 3 مانگان ئەوەی کە مزەحیە بازارەکە کاسبکارەکە موچەخۆرە ڕقم کەمەتەیە براکەی من بەنابەر پرسەکان بە هەموو حیزبەکانەوە یەکەم جار ئیسلامیەکان ئەو جا ئەلمانیەکان هەمووی تێر و تەسەلن نانێ وەزعەکە تێکچی ڕای من حقیقەتەکە ئەگەر لۆ خواقسەکەی ئاوایە حیزبی بەخیرەت و ئەوانەی باسی خوا و قیامەت و بەهەشت و کوردان ئەوانە هەمووی بە پارە خیرەتەکان سوو بە موسیقی قەڵە و قەڵە و من حکومەت هەر کاتە کەیفی لەبی موچەکەیدا کەیفی لە نێوی نایدا لەبەرەوەی ئەوانەی کە زوو ئیدعای کوردایەتی و مەردایەتی و ئیسلامەتیەتی یەکلاکەرەوەیان دەکرد ئەوانە هەمووی دەمکوت کراون ئەوانە هەمووی کاک باوچی محەممەد دەستەکانت خۆش بێ کاتی خۆت وەرگرت بە قوربان زۆر سپاس کاک عومەر دوا پەیوەندیە لە پێنجوێن بەڵێ کا عومەرجان کا عومەر فەرموو وعليكم السلام ورحمة الله. السلام عليكم. وعليكم السلام كعمر جان فرم بقربان. بالله كعمر جان فرم قصبك بقربان. بس بوشي تان لي كمان مصيبة. سباس ببرزت. سلامتك كموفق بن. زور سباس. بوشي حكمتي هرم موشبة استدادة شتان. راسي ما وصي برز وما ئازانم ئەمە حکومەت نییە چونکە ئەگەر حکومەت بێ بەرپرسیارەتی هەڵبگرێت ئێمە باشترە نەڵێن حکومەت ناونیشانەکە بگۆڕن بۆچی یەکێتی و پارتی موچە لەبەرەوە ئێسەی شاتون بە کۆمەڵە دیانویان هێنا شتەکانمان تەقسیمی بەغدا کردووە و ئەوە بەغدایە ناینێرێ و ئەم بابەتانە لەبەرەوە بە حقیقەت ئێمە ئەو کاتەی کە سنوور لە هەرێمی کوردستان دانرا و دێگەڵە بوو بە سنوور ئێمە ئەوە ئازار و ئەوە ناڕەحەتیە و ئەوە وەزعمانە بۆیە پێک بەخوات پێم وادە پێویست ناکا بڵێین بۆچی یعنی شتەکان ئەوەندە ڕوونە ئەوەندە ئاشکرایە ئەمان دێم نەبوون لە خەڵک تورکیا بۆ خۆی خاوەنی ئەو ئێران بۆ خۆی خاوەنی ئەمە و ئەمانە هەمووی داماویش کە لە ڕاستیان نازانێت چی بکە چوە سەر جادە هیچی پێ نەکرا کوشتیان مامۆستای بەرشەق برا تادی بەرشەق برا ئێستەیش ئەوە ماوە تۆ دەرگای قوتابخانە داخراوە و ئەوە دەرگای تەندروستیەکان داخراون ڕۆژانە لێرە و لەوێ و خەڵکە ئەمرێت و ئەمانیش لە ڕاستیان وجدانیان ناجوڵێ کاکە هەرچێکتان هەیە یاوەتانێ واز لەم دەسەڵاتە بێنن کۆتایی دێدێن و بیدەنە دەست بەغدا بیدەنە دەست خۆتێتر یاوەتان بەڵێ کاعومەرجان دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس کاعومەرجان زۆر سپاس بە قوربان کاتم پێدای دەستەکان خۆش بێ بەرزان و خۆشەویستان ئەوەی کە گوێبیستی بوون ئەوە ڕاوسەرنج و بۆ چوونی خەڵکێک بووکە سەبارەت بەوەی کە ئایا بۆچی حکوومەت هێرێمی کوردستان ئەوەندە سستە لە دابەشکردنی موچە ئەوەندە بێخەمە ئەوەندە خەمساردە لە ئاست بژێوی ژیانی ئەو خەڵکەی کە هەمیشە ئیشیشی بەو خەڵکەیە لە هەموو ئان و ساتێکدا دەستان خۆش بە سپاس بۆ ئێوە سپاس بۆ هاوکارانم لە هەولێر و سلێمانی تاڵقەیەشتر تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ